25 ساڵە پیشەی فرۆشتنی گیابەهاریەکانە لە بازاڕی بەربەلەدیەکەی شاری سلێمانی. هادی دەڵێ خەڵک تێگەیشتووە کە بەرهەمە ناسروشتەکان هۆکاری دەرد و نەخۆشین و هەر لەبەر ئەوەیە ئەم ساڵ لە هەموو ساڵێک زیاتر خەڵک ڕووی لە کڕینی ئەم گیابەهاریانە دەکات. بەنزە گژوگیای بەهاریەوە بە تایبەتی ئەم ساڵ خواستێکی زۆری لەسەرە بە تایبەتی ئەم ساڵ. یعنی بەبوونی ئەوە کە تۆزی ئەم نەخۆشی بەرفراوانە ئەم نەخۆشی خراپە خەڵک خۆی یاوە ئەم خواردنە کورداوارانە بە تایبەتی کنگر لەبەر ئەوەی ئەمە تەندروستە هیچ مادەیەکی کیمیایی پیان نەکراوە بەرەمێکی سروشتی ڕۆکیە خۆڕستکە لەو شاخانە ئەڕێ هیچ دەرمانێکی پێوە نییە خەڵک خۆی یاوە بەما ئیسا کابرا ئێمە مشتریمانەیەت ئەڵێ مریشکەکە بەخوا کنگەرەکە گڕم لە مریشکەکە باشە لەبەر کنگەرەکە تەندروستە مریشکەکە یعنی بەبوونی ئەم ماوەی کەم دیعاە بڵاو بۆ خەڵک یعنی زۆربەی مشتێکمان هاتوو مریشکەکەی نەگەڕ هاتوو کنگەرەکەی کڕیوە. بەرهەمە گیاییەکان بەهارن واتە دەرفەتێکی کەم هەیە بۆ ئەوەی بتوانین بە ئامادەکردنی ئەم گیابەهاریانە تەندروستی خۆت باشتر ڕابگریت و سوودمەند بیت لە تەواوی ئەو بەرهەمانە کە دوورن لە دەرمان و مادی زیان بەخش. هەموو کاتێک پێویستە بۆ سیحەت باشە جاکانە چەند خۆی ئەمە شتێکی چۆن بڵێ تاسووخە ئەمە نییە بڵێ 4 فەسڵە هەیە 4 فەسڵە لە بەردەسابێ و لێ بێتاقەت بی هەمووی فەسلێکە مانگێ بۆ 2 مانگە لە دوای 2 مانگەکەیتر ئەو ئیسفادانەی کە هەیەی لە دەست دەچێت ئەگەر نەی خۆی لە دەست دەچێت وەڵا لەسەر کنگرە لەسەر کاردووە لەسەر گەڵامێەوە ئەوانە قارچکە ئێستا قارچی کوردیەکەی خۆمان جوانترە و خەڵکی زیاتر حەزی لێیەتی وەڵا بەکاریان هەموو شتێ خۆش هەموو گیابەهارەیە خۆش تێ خۆشنی وەڵی تر گرانە نرخیان یەقنگەر بە 7 و بە 8 و ئەتا گەڵامێوی ناستە گەڵێ بە 20. بۆ وەرگرتنی زانیاری زیاتر لەسەر بەها خۆراکیەکانی ئەم گیابەهاریانە سەردانی پزیشکێکی پسپۆڕی خۆراک لە نەخۆشخانەی بەخشین دەکەم بۆ ئەوەی هەمووان لەسەر خواردنی ئەم گیابەهاریانە هان بدات. نەخۆشی شێرپەنجە لەم سەردەمایە زۆر بووە ینی بەشێکی بەڵێ بەشێکی ئەگەڕێتەوە بۆ ئەو خواردنە کوالیتی خراپانی کە لەم سەردەمایە هەیە و خەڵکیش ئەی خوا ڕۆژانە پێویستە بڵێ بەس وەکو وتم ینی ئەوانە هەڵبژێری کە ئەڵێ کوردی سەوزەی کوردی خۆمان ئەوانە هەڵبژێری تر ئەگەر شوێنەکەی بزانی ینی لە بیناسی کە لە کێیە کڕی و ئەوانە زۆر باشە بڵێ ئەویش ئەوەیە ینی ئەبێ بە شێوەیەکی بەردەوام بخورێت نە یەکجارتەوە بیخۆیت و بڵێ ئەوە نە ئەبێ بەردەوام بخورێ ئەمە. ئەوەی جێگەی سەرنجە گەنجان کەمتر ڕوو لە خواردنی ئەم بەرهەم و گیابەهاریانە دەکەن و تەنانەت بەشێکیان ناو و سوودەکانی ئەم گیابەهاریانە هەر نازانن. وشیان محەممەد کەناڵی ئاسمانی پا سلێمانی.